هەڵەبجە شارێک لە نێوان ستەمینەیاران و غەدری براکاندا. هەڵەبجە شارێکە ئەگەرچی مێژوویەکی دێرینی نییە و لە ڕووی جوگرافیا و ژمارەی دانیشتوانەوە شارێکی بچووکە، بەڵام هەمیشە ناوێکی دیاری ناو ململانێکان و تێکۆشانی ئەمگەلە بووە. ئەم شارە خاوەنی سەرمایەکی گەورەی مرۆییە لە زانا و هونەرمەند و شاعیر و نووسەران. سنووری قەزای هەڵەبجەی جاران و پارێزگای ئێستای هەڵەبجە خزمەتێکی گەورەی کردووە لە بوونی خانەقا و تەکیە و مەدرسە و حوجرەکان و دەیان و سەدان زانا و مەلا و فەقێی پێگەیاندووە کە بەپاڵ ئەرکە ئاینیەکەیان بوونەتە نووسەر و شاعیری هەڵکەوتو. بەهۆی تێکۆشان و هێزی کوردایەتی لەم شارە و ناوچەکەیدا بەردەوام ڕژێمەکانی پێشووی عێراق بەرامبەری داخ لە دڵ بوون و لە دەرفەتێک دەگەڕان ڕقی خۆیانی بەسەردا ببارێنن. تا ئەوە بوو لە 16 ئازاری 1970 ئەو دەرفەتەیان قۆستەوە و ئەم شارە جوان و پڕوزە و جوڵەیان بە چەکی کیمیایی بردومان کرد و هەزاران کەسیان شەهید و بریندار کرد. ئێستاش هێشتا پرسی ئەوە لە ئارادایە، ئایا تا ئەم کاتەش کاریگەری چەکی کیمیاوی لەسەر ژینگە و ژیانی هەڵەبجە ماوە؟ کیمیاباران چەکێکی کۆکوژە. کۆکوژ تەنها مەبەستی مرۆڤ کوشتن نییە، ینی بە تەواوی ئەو زیندەوەرانەی کە لەو ژینگا هەن کە ئەو کیمیایی تێدا ئەوەشێنرێ هەمویان لە ناوەبا لە بەکتریایەکە و بیگرا تاوەکو مێرووەکان هەتاوەکو بەرەبەرە زیندەوەرە خشۆکەکان، زیندەوەرە بڕبرەدارەکان، هەتاوەکو زیندەوەرە باڵەکانیش مرۆڤیش لە ناویاندا بە کاملی هەمویان تەدمیرەکات، چونکە ئەوانە کۆمەڵێک مادەی کیمیایین بەکاردەهێنرێن ژەهرن، ڕاستەوخۆ کاریگەری لەسەر جەستە ئەکەن. جا هەندێکیان پێیان دەوترێ ژەهری دەمار، ینی ئەو کەسەی کە بەرکەوتە ئەبێ لە ناوی دەبا. هەندێکیان لەسەر کۆئەندامەکانی تر ئیشەکەن، لەسەر کۆئەندامی پێست ئیشەکەن، لەسەر کۆئەندامی سوڕان ئیشەکەن، سوڕانی ئەو زیندەوەرە و بەتایبەتی مرۆڤ، چونکە ئەمانەی کە بەکاردەهێنرێن لە شەڕەکاندا بۆ مرۆڤ بەکاردێنن، زیاتر تارگێتەکەیان مرۆڤە. بۆ نمونەکە هەوایەک ژەهراویەکە لەبەر ئەوەیە ئێمە بەرکەوتەمان لەگەڵ هەوادا زۆر زیاترە لەوەی کە بەرکەوتەمان لەگەڵ ئاو لەگەڵ خاکە هەبێ و ڕاستە و خۆشە، چونکە مرۆڤ لە دقەیەکە زیاتر لە 50 جار هەناسە دەدا، ئەنی ئەو هەوایە دەباتە ژوورەوە ناو جسمی خۆی. ئەم ژەهرەش کاریگەری لەسەر کۆئەندامی سوڕان، کۆئەندامی هەناسە دەبێت، بە تەواوی پەکی دەخا و دەچێتە ناو خوێنەوە و ئەندامەکانی تر پەک دەخا. سەرەتا بە خێرات نییەوە کەم بە بۆنەی 37مین ساڵیادی کیمیابارانی شاری هەڵەبجەوە سری ڕێز و نوازش بۆ شەهیدەکان داهێنەوێنە میوای چاکبوونەوە بۆ بریندارانی چەکی کیمیایی خوازم. لە ڕاستیە ئێمە ڕۆژانە بەرکەوتوانی چەکی کیمیایی خەڵکی هەڵەبجە سەردانی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی دەکەن کە پرسیاریان لێ یەکەین ئەڵێن دوای ئەوەی لە کیمیایەکە کە گەڕاوینەتەوە بۆ هەڵەبجە، بۆ نمونە دەستکاری ناوماڵم کردووە یان بۆ نمونە عەرزم کێڵاوەیە باغداریم کردووە، لەو کاتانەیە بەهۆی بارودۆخی کیمیاباران و ژینگەی هەڵەبجەوە تووشی بەرکەوتنی چەکی کیمیایی بووە، نەخۆشوامانەیە دەستی سوتاوە، نەخۆشوامانەیە تووشی تەنگە نەفەسی ئەوانە بووە. لەبەرەوە بەڵێ ژینگە لە دوای ڕاپەڕەنیشەوە لە دوای کارەساتی کیمیابارانی هەڵەبجەشەوە پەیوەندی بە ئەوە هەیە کە خەڵک تووشی بەرکەوتنی بە چەکی کیمیایی بووە. پرسیارێکی زۆر گرنگە، بەڕاستی ئەم پرسیارە ساڵانش دەکرێتەوە، بەڵام بەڕاستی پێت بڵێم وەڵامدانەوەی زۆر ئاسان نییە. من بڵێم بەڵێ کاریگەری ماوەیان بڵێم بەڵێ کاریگەری نەماوە، ئەویش هۆکارەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەتوانم بڵێم بەداخەوە، یعنی توێژینەوەی پێویست نییە بە جۆرێکە بتوانێت وەڵامی ئەو پرسیارە باتەوە. پرسیارێکی زۆر گەورەیە ئەوە. ئەزانی هەر وڵاتێک کاتێک کارەساتێکی بەسەرا قەومێ دوای ئەوەی کە تۆزێ وەزە تا ڕادێک جێگیر دەبێتەوە، ئیتر توێژەران سەردەکەنە ئەو شوێنە بۆ ئەوەی بزانن ئایا کاریگەری ئەم کارەساتە لە هەموو ڕۆکانی ژیانەوە لەسەر ژینگە و ژیان و ژیاری ئەو مەنتیقە چی دەبێت. بۆ نمونە ئەو کارەساتە گەورانی لە دنیا ڕوویداوە، ئەوەی چۆرنۆبڵ کە لە 86 لە ئۆکرانیا ڕوویدا، هیرۆشیما و ناکازاکی، و ئەگەر دواتریش بگەڕێنەوە ئەو کارەساتانەی کە شەڕی جیهانی دووەما دوای ئەوە ڕوویدا بەرەبەرە، توێژەران سەردەکەنە ئەو شوێنە بزانن ئایا کاریگەریەکانی تر هەر کەسە و بە پێی اختصاصی خۆی، بۆ نمونە بزانن ئەوانەی کە لە بواری کۆمەڵایەتی شەکەن، بزانن کاریگەری ئەم کارەساتە لەسەر کۆمەڵایەتی خەڵک، لەسەر دەرونی خەڵک، لەسەر تەندروستی خەڵک، لەسەر ژینگە و ئاو خاکی خەڵک، ئەمانە
بە توێژینەوە دەتوان وەڵام بێتەوە یەک توێژینەوەش ناتوانێت وەڵامی ئەمە بداتەوە زانی کاتێک کە دەی توێژینەوە دەکەی یەک توێژینەوە لەسەر هەموو ژینگەی هەڵەبجە ڕەنگە قورس بێ بۆ تیمێک بتوانێت کاریگەری ئەم مادە کیمیانی کە ساڵی 37 ساڵ پێش ئێستا بەکارێنرا لەسەر ئەو کاتە چۆن بووە ئەی ئێستا چۆن بووە ئەی 10 ساڵ پێش ئێستا چۆن بووە ئەبێ ئەم توێژینەوەە بەردەوام بن ئەبەم جۆرە نییە لە هەڵەبجە زانی ینی ئەبەم شکڵە نییە توێژینەوە من ناڵێم نەکراوە کۆمەڵێک توێژینەوە کراوە من هەموو داتاکانم لەبەرە توانم بڵێم هەموو داتاکانم لایە ئەزانم توێژینەوەکان هەندێکیان زۆر کورچ و کاڵن ینی تۆ بێ دوو نمونە یا سێ نمونە لە هەڵەبجە وەرگری و دوایی بێ یاڵانی کەی بڵێ کاریگەریەکە هەیە ئەو خەڵکە تووشی دڵڕاوکێ بکە یان بڵێ کاریگەریەکە نییە ئەمە لە ڕووی زانستیەوە باوەڕ پێکراو نییە ینی پشت پێبەسراو نییە معتەمید نییە لە ڕووی زانستیەوە ینی ئەبوایە ئێستا 37 ساڵ کە تێپەڕیوە بەسەر ئەم کارە ساتە 37 توێژینەوەی گشتگیر هەبوایە بۆ ئەوەی ئەم من بە ئاسانی بمتوانایە پشت بە کۆمەڵێک ڕقم وەڵامی ئەو پرسیارم بدایەتەوە چونکە کاتێک کە مادەیەکی کیمیایی لە شوێنێکەوە بەکاردەهێنرێت یان کارەساتێکی ژینگەی ئەخولقەیە وەکو ئەو کارەساتی ساڵی 1970 خولقا بە تەواوی ژینگەی ئێرەی وێران کرد ئەبێ من کۆمەڵێک ڕقەمی زۆر باشم لابێ بێم جوابی ئەو پرسیارە بەمەوە چونکە بۆ لەبەرەوەی ئەم مادە کیمیایانە کە ئەو کاتە بەکاردەهێنرێن لە ڕووی پێناسەی ژینگەییەوە ئەم مادانە دەمێننەوە ئەزانی ئەگەر بڕۆین ئەو وڵاتانە وەرگرین کە ئەم جۆرە چەکەی لە هەڵەبجە بەکار هاتووە لەوێش بەکارە هاتووە بە سەدان توێژینەوەت بەرچاو دەکەوێت ئەو توێژینەوانی کە ڕاستە و خۆ دوایە و کارە ساتە کراون ساڵێ دوای ئەوتر کراون 2 ساڵ دوایەوە 5 ساڵ دوایەوە 10 ساڵ دوایەوە 30 ساڵ دوایەوە 40 ساڵ دوایەوە ئەم ڕقەمانە گۆڕانکاریان بەسەرادێن بەڵام هەن بۆ هەن لەبەرەوەی ئەم مادە کیمیایانە کە بەکاردەهێنرێن بۆ ژینگە کوشتن بۆ ژیان کوشتن بۆ مرۆڤ کوشتن دەمێننەوە لە ژینگەدا هەر ئەوە نییە مرۆڤەکە بکوژێ و تەواو بڕوە نا هەتا ئەو کەسانی کە بمێنن هەتا ئەو کەسانی کە بەرکەوتن بمێنن کاریگەریەکەیان ڕۆژ بە ڕۆژ زیاترەکات ئێمە وەکو نەخۆشانی کیمیاباران توانیومانە کارێکی وا بکەین بۆ ئەو بەرکەوتانە لە ڕێگەی چارەسەرەکانەوە توانیومانە تا ڕادەیەک کاریگەریەکان یان بڵێم نەخۆشەکەیان ڕاگرین بەڵام خۆی بتەوێنێتەوێت تۆ بەرکەوتن بەچەکی کیمیایی هەتا ئەو کەسە لە ژیان نابێت ڕۆژ بە ڕۆژبایی تەندروستی تێگەچێت ڕۆژ بە ڕۆژچیەکانی بەرەو خراپتر ئەڕوات ڕۆژ بە ڕۆژ چاوەکانی بەرەو خراپتر ئەڕوات ڕۆژ بە ڕۆژ پێستی بەرەو خراپتر ئەڕوات لەبەرەوە هەتا ئەو دەقەی بەرکەوتەیەکی چەکی کیمیایی کە ئەژی و لەم شارایە پێویستی بە چارەسەر هەیە لەبەرەوەی نەخۆشیەکە ڕۆژ بە ڕۆژ کاریگەری خراپتری لەسەر دروست دەکات ئایا ئەم کارە ساتە گەورەیە چەندی ئەرشیف کراوە و چی بۆ ئەم دۆسیە قورسە کراوە تا ببێتە هێزێکی یاسایی و سیاسی بەدەستی کوردەوە وەک کارتێکی فشار بەرامبەر بە جیهان بەرزی داوای چارەنووسی خۆ دیارە مەسلەی ئەرشیفکردنی جینۆسایدەکانیشێکە لەو کارانی کە زۆر زەڕورە هەر میلەتێک کە جینۆسایدی هاتوێ بەسەری ئەنجامی بە بۆ ناگەرێمە جینۆسایدی هەڵەبجە وەربگرین زۆر گرنگ بوو زۆر پێویست بوو لە کاتی خۆیان پێشتر هەموو بابەتانی کە پەیوەندیان بە جینۆسایدی هەڵەبجەوە هەیە ئەرشیف بکرانایە بۆ چونکە هەموو ئەوانەی شەهید بوون ڕۆشتون هەموو ئەوانەی کە شایەت حاڵ بوون وردە دەڕۆن وەفاتەکەن هیچ نامێنێتەوە ئەوەی کە ئەمێنێتەوە بریتێ لەو بابەتانی کە ئەرشیف کراون جا ئەرشیفی دەنگی بێ ئەرشیفی وێنەیی بێ ئەرشیفی ڤیدیۆیی بێ ئەرشیفی بەڵگەنامە و دیکۆمنتەکان بێ چونکە هەمویان لە ناوچن بە تایبەتی بۆ نەوەی داهاتوو بۆ ئێستا و نەوەی داهاتوو ئەم بابەتە زۆر گرنگە دوای 20 ساڵی تر چۆن قەنەعەت بە گەنجێکەکەی دوای 50 ساڵی چۆن قەنەعەت بە گەنجێکەکەی کە شاری هەڵەبجە 5,000 کەسی تیا شەهید بوو بەم جۆرە حکومەتی عێراق هاتووە کیمیابارانی شاری هەڵەبجەی کردو و 5,000 کەس شەهید بوو و 10,000 کەس برینار بوو خەڵکی هەموو ئاوارە بوو ئەم قسەیە قورسە بۆ 50 ساڵی تر بەڵام کاتێک کە ئەگەر ئەم کارە ساتە ئەم جینۆسایدە ئەرشیف بکرێ وەکو دیکۆمنتێ بپارێزرێ جا ئەرشیفی دەستی بێ ئەرشیفی دیجیتاڵی بێ کە ئێستا زۆر بایەتی لەسەر تاسەری دنیا ئێتر ئەمە خۆی قسەیەکە پێویست بە بەڵگە ناکە پێویست بۆ ناکە من لە داهاتوە بەڵگە بێینەوە بۆ هیچ کەسێک کە جینۆسایدی کورد ئەنفال بەم جۆرە بووە کیمیابارانی هەڵەبجە بەم جۆرە بوو بارزانیەکان بەم جۆرە بوون یەزیدیەکان بەم جۆرە بوون و هەروەها ئەرشیفکردنەکە خۆی قسەکات خۆی لە ڕووە هەر کەسێکە بێ ئەچێتەوە سەر ئەرشیفەکە و هەموو شتەکان ڕوونەوێت ئەرشیفکردنی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە
زۆر درەنگ دەستی پێکرد. ئەوەی ئێستاش خەمخۆری کۆمەڵێک کەسی دڵسۆزە بۆ دۆسیەی کارەساتەکە. بۆ بابەتی ئەرشیڤکردنی جینۆسایدی هەڵەبجە لە ڕاستیدا زۆر درەنگ بوو، دەبوو زۆر زووتر دەست بکرایە بە بابەتی ئەرشیڤکردن. بەداخەوە ئێمە هیچ داتایەکی مۆسوقمان نەبوو لەسەر کیمیابارانی هەڵەبجە، هیچ پرۆژەیەکی ئەرشیفی زانستیمان نەبوو لەسەر بابەتی جینۆسایدی هەڵەبجە. ئەوەی کە ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە دەستمان ناوەتێ یەکەمین پرۆژەی زانستی ئەرشیڤکردن لەسەر کیمیابارانی هەڵەبجە کە لایەن لیژنەیەکی چەند کەسیەوە بەڕێوە ئەبرێت کە هەمویان هەرێکان پسپۆڕی یەکێک لە بوارەکانن. ئەوەشمان بیر نەچێ یەکێک لەو بابەتانی کە لە ماڵپەڕەکە ئێمە ئیش لەسەرەکەین بریتە لە بابەتی مقابلەکردنی چاوپێکەوتن لەگەڵ شایەت حاڵانی کیمیابارانی هەڵەبجە کە لە ڕێی بەشی مێژوو خوێندکارانی بەشی مێژوو مامۆستانی بەشی مێژوو ئەنجام بدرێ و ژمارەی زۆر لە چاپێکەوتن تاکو ئێستا کراوە و بەشێک لەو بەڕێزانی کە چاپێکەوتنیان لەگەڵاکرا لە مای ئەو 2 ساڵی کە چاپێکەوتنمان کردووە نزیکەی 4 بۆ 5 بەڕێزیان وفاتی کردو. ئەمە ئەمان گەینێتە ئەو نقطەی کە ئەو پرسیاری کە جەنابە باسی کرد ئایا درەنگ نییە؟ بەڵێ زۆر درەنگە لەبەرەوەی چەند شایەت حاڵ هەبووە لە مای ئەم 30 ساڵەیە شەهید بوون ئەگەر مقابلە بکرانە چاپێکەوتن بکرانە یاخود ئەو دیکۆمنتانەی کە لایەنە ئەرشیف بکرایە. ئێستا ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندترمان هەبوو لەسەر هەڵەبجە وەکو ئەوەی کە ئێستا هەیە. بۆ نمونە ئێستا لە وڵاتێکی و لە وڵاتە دراوسەکە من با زۆر دوو نەڕۆین بڵین ئەو وڵاتانە زۆر پێشکەوتون. ئێستا لە وڵاتی هێرۆشیما و ناکازاکی لایەزال توێژینەوەی زۆر گەورە و ئەوە هەیە دەکرێت ئایا کاریگەریەکەی لە هەموو ڕۆکانەوە مەرجێتە ناکاریگەری لەسەر ژینگە لەسەر دەرونی خەڵک لەسەر سێکتەرەکانی تر لەسەر کشت و کاڵ لەسەر تەندروستی لەسەر ئەوانە یەک دنیا توێژینەوە توانی بدۆزیتەوە بەڵام لای ئێمە توێژینەوەکان زۆر کە من و هەندێکشان بەداخەوە کورچ و کاڵن من گلەیە ئەو کەسە ناکەم ئەو کەسەی هاتوو توێژینەوەکە ئەمە بەرز نرخاندنی دەوێت یعنی ئەبێ بەرز برنخێنێ ڕەنگە توانەکەی هەر ئەوەندە بوو بێ پێویستە پاڵپشتی بکرێت توێژینەوە پاڵپشتی زۆر باش بکرێت. ئەرشیڤکردنی ڕوودا و کارەسات و تاوانکاریە کۆمەڵکوژیەکان بەرامبەر هەر نەتەوەیەک بایەخی گەورەی بۆ چارەنووسی ئەو گەلە هەیە. ئەگەر دەسەڵاتدارانی ئەو نەتەوانەی کۆمەڵکوژیان دەرحەق کراوە بیقۆزنەوە کەڵکی گەورەی بۆ مافی چارەنووسی نەتەوەکەیان دەبێت. لەمڕۆوە حکوومەتی هەرێم کەمتەر خەم و دواکەوتووە لە ئەرشیڤکردن و بەنێودەوڵەتیکردنی کارەساتەکانی سەرگەلی کورد. بێگومان بایەخی زۆرە لە مەسلەی بەنێودەوڵەتیکردن، بایەخی زۆرە لە مەسلەی قەرەبوو. یەکێک لە گرفتەکانی جینۆسایدی کورد بەگشتی بە تایبەتی جینۆسایدی هەڵەبجە ئەوەیە کە تاکو ئێستا حکوومەتی عێراق نەشوتە ژێرباری قەرەبووکردنەوە، تاکو ئێستا حکوومەتی هەرێم هیچ بابەتێکی سەبارەت بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی هەڵەبجە نەخستوەتە ڕوو یان ئەنجام نەیەوە. لە کاتێکە یاسا هەیە لە عێراقا ئەڵێ هەر شارێک کە خەڵکەکەی بەهۆی شەڕ عێراقیێرانەوە ئاوارەی وڵاتێکی تر بووبوون ئەو بۆیان هەیە قەرەبوو وەرگرن هەموو ئەو خەڵکەی کە ئاوارە بوون ئەو لە عێراقا جێبەجێ کراوە بەڵام بەداخەوە لە کوردستانە جێبەجێ نەکراوە. ئەمانە هەموو ئەرشیڤکردن پێمانەڵێ بریتین لەو بەڵگانەی کە خەڵکی ئەم شارە بۆ نمونە خەڵکی هەڵەبجە بۆ جۆرەی کیمیاباران کراوە وێنەکان واڵن ڤیدیۆکان واڵن دیکۆمنتەکان واڵن لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی ناوخۆیەوە لە ڕووی ڕیسێرچ و توێژینەوە و بابەتی ترەوە و لە زۆر ڕووی ترەوە بابەتی ئەرشیڤکردن بۆ ئێستا بۆ داهاتوو لە ڕاستیە سوود و کەڵکی زۆر مەزنی هەیە. هەوڵ هەیە و هەوڵی باش کراون بەڵام هەندێکیان ئەنجامیان نەبوو. من باسیەکیشانت بۆ دەکەم. لە ساڵی 2010 منەظەمەیەک هاتن داوایان لە ئێمە کرد کە نمونە وەرگرین بەڵام نمونە بە شێوازێکی زانستی ئیتر بە جۆرێک وەرگیرێ بە میتۆدە زانستیەکان پشتیوانی ئەم توێژینەوە بکەن. هەڕەمەکی نەبێ من بێم لە ئاکاکە لەکوێ ئەم چەکە بەکار هاتووە لەو شوێنە ساروخێک درا و بڕۆم 2 سامپڵ نا بە میتۆدێکی زانستی ئێمە ئەوی شەمان کرد. ئێمە تەکلیف کراین بۆ ئەوەی تیمێک و من و هاوکارانم لێرە لە هەڵەبجە کە سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە لێرە کۆمەڵێک نمونەی باشمان وەرگرت. تەنانەت من هاتم چیم کرد هەندێک پیرەدارمان هەیە کە شایەتن وەکو شایەت ئەتوانی فەحسیان کەی توێش پشکنینیان بۆ بکەی بزانی ئایا کاریگەری ئەم چەکە ئێستا ماوەتەوە چونکە ئەو وەکو شاید ئەتوانێ هەڵی گرت بێ ئەتوانێت چیرۆکێکم بۆ بجێڕێتەوە بڵێ کاریگەریەکەی بەم جۆرە ئێستا ماوە 5 ساڵ پێش ئێستا بەم جۆرە بووە کاتی کیمیایەکە بەم جۆرە بووە. ینی لە جیهازێکمان هێنا
ئەم جیهازە لە ناو قوڵایی قەدی درەختەکە کە ئەو درەختە ئەو زەمانە هەبوو بێ نمونەمان وەرگرت نمون کۆمەڵێک نمونەی زۆر باشمان لە خاک و ئاو و جیا و خۆراک و دار و قەدی ئەم ژینگەیە هەڵگرت و تەسلیمی ڕێکخراوەکەمان کرد و ئەوەیە ئیتر نەما کۆنتاکتیان لەگەڵ ئێمە نەما بردیان و ڕۆشتن هەندێک جار ئەم مەسەلە هەندێک کەس دەگێڕێتەوە بۆ بابەتێکی سیاسی دەڵێن نایانەوێ ینی بزانن ئەم قەزیە چی بوو ڕەنگە چەکێک بەکار هاتبێت تاسە ناویشی نەبرابێ کە ئەو چەکە بەم جۆرە بەتاوەتی چەکێکی قەدەغە بێ ینی من خۆمە من تەسەوری خۆمە ڕەنگەوا بێ ڕەنگەواش نەبێ بەپاڵ دۆسەی ڕووداوەکە و لایەنەنەتەوە یەکەوە ئێمە بوارێکی دیکەمان هەیە کە ئەویش مەلەفی مرۆییە کە شەهید و برینداران لە خۆ دەگرێت برینداران گلەی ئەوەیان هەیە لە بیر کراون ئەو نەخۆشخانەی بۆ بریندارانی چەکی کیمیاوی لە هەڵەبجە کراوەتەوە چەندە بەرەو پێش ببرێت هێشتا بەلای خەڵکی هەڵەبجەوە بەکەمی دەزانن ئایا ئێستا پاش 3 دەیە دۆخی برینداران لەم شارە شەهیدەدا چۆنە هەروەها وردەکاری و توێژینەوە سەبارەت بە ژینگەی ئێستای ناوچەکە خەمساردی زۆری تیا کراوە دەکرا زانکۆ و نەخۆشخانەکان بە هاوبەشی لێکۆڵینەوەیان چڕ بکردایەتەوە بۆ دۆخی ئێستای مرۆیی و ژینگەی هەڵەبجە ئێمە وەکو نەخۆشخانە چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی لێرە ئێمە ڕۆژانە و مانگانە بەرکەوتەکان سەردانی ئێماکەن لەلایەن پزیشکە پسپۆڕەکانی نەخۆشخانەوە کە چەند پزیشکێکی پسپۆڕ تایبەت بە بەرکەوتوو چەکی کیمیاییمان هەیە ئەو نەخۆشانە ئەبینن وەکوتم ئەتوانین تا ڕادەیەک لە ڕێگەی علاج و چارەسەرەوە نەخۆشەکانیان ڕاگرین ئەوەی لەسەر ئێمە بووە کە لەم نەخۆشخانەیە نەکرێەوە بگرێت لە هەرێمی کوردستانیشان ناکرێت ئەوەیە کە ئێمە چەندین جار لیژنە لە وڵاتی ئێرانەوە ئەم لیژنەکانی خۆمان چەندین جار پزیشکی پسپۆر لە وڵاتی ئێرانەوە هاتووە بۆ نەخۆشخانەوە پزیشکانی کە پێشتر بەرکەوتوەکان سەردانیان کردوون هەنێک بەرکەوتەمان هەیە کە پێویستی بەوە هەیە بەپەلە ببرێتە دەروی وڵات بۆ چارەسەر ئێمە چەندین جار داوامان لە وەزارەتی تەندروستی کردووە کە ئەم بەرکەوتانە لە ئێستا لە دۆخێکی زۆر خراپتان خەریکە چاویان لە دەسەدەن بای تەندروستیان ڕۆژانە خراپترە بێت پێویستە چارەسەر بگرن لە دەروی وڵات بەڵام بەداخەوە ئێستا نەمانتوانیوە بەرکەوتەکان بنێرینە دەرەوە لەبەر ئەوەی کە بە بیانووی ئەوەی کە لە وەزارەتی دارایی بودجەنی و بودجەیان بۆ سەرف ناکرێت ئەزانی دەکرێت ینی زۆر ئەوەش یەکێکە لەو یەکێک ئەتوانی بکرێتە مەتریاڵی توێژینەوەیەک مادەی توێژینەوەیەک بۆیە ئەڵێم ئەم بابەتە بە توێژینەوەیەک و دوانوسیان جواب نادرێتەوە ینی من ئەگەر بێم توێژینەوەیەک بڵێم وڵا یەک توێژینەوە یان 5 توێژینەوەیان بەم جۆرە کراوە ناتوانانی هەموو لایەنەکان بە تایبەتی ئەو لایەنەی بەڕێزت و ئەوەی پێشتر باسی کرد ئایا کاریگەری لەسەر جینات کردو و ئێستا نەوەیە کاتێک بە مشەوەهی لەدایکە بێ ئایا هۆکارەکەی ئەوەیە یان نا ڕەنگە هۆکاری تری هەبوو بێ ینی من ئێستا ناتوانم جوابی ئەو پرسیارە و بەمەوە بۆ لەبەرەوەی ئەوەندە بە وردی ئەگەر تۆ تیمێک بێنی تەنهایش لەسەر ئەو ناحیە بکەن تیمێک تەنهایش لەسەر ئاو بکەن تیمێک تەنهایش لەسەر خۆراک بکەن تیمێک تەنهایش لەسەر ڕۆک بکەن ئەو کاتە زۆر بە ئاسانی توانی وەڵامی ئەم پرسیارە بیتەوە بۆ لەبەرەوەی تۆ مەجالەکە کەمەی وەرەگرن من تەنها ئاوم وەرگرتووە بە قوڵی دەڕۆمە ناوە سەیریکەم بەڵام ئەگەر بێم هەموو بوارەکەم تەختیەکەم ینی تۆزێ قورس ئەبێ و کاتێکی زۆریشی دەوێت من ئێستا ئەتوانم بە کورتەی قسەکانم ئەوە بخەمە ڕووکە پێویست توێژەران لێرە لە هەڵەبجە پێویستیان بە پاڵپشتێکی زۆر باشتر هەیە بۆی بتوان وەڵامی ئەو پرسیارە بنەوە ئایا کاریگەریەکانی گەشتونەتە کوێ خۆ من هەر ناکرێ بڵێم وڵا خەردل لە فڵان وڵات بەکار هاتووە 50 ساڵ ماوەتەوە لە سەردەشت بەکار هاتووە ئێستا لەوێ هەیە کاکە وڵات شوێنەکەی خۆم گرنگە شوێنەکەی خۆم نەبێ بە هیچ جۆرێک ناتوانانی وەڵامی ئەو پرسیارە بیتەوە ڕاستە ئەمە خەردە لەو ئەوەش خەردە لە شارێکی تر و وڵاتێکی تر و لە شەڕێکی ترا بەکار هاتووە بەس تەبیعەتەکە دەیگۆڕێ مامەڵەی تەبیعەتەکە لەگەڵ ئەم مادە کیمیایە و پاشماوەی مادە کیمیایەکە لەم شوێنە دەگۆڕێت ئەبێ ڕێکبی لەم شوێنە ئیشی لەسەرکەیت و دراسەیەکی قوڵی بکەیت اینجا ئەتوانین بەڕوونی بڵێم ئێمەش حەزمانە کرد ئێستا کۆمەڵێک توێژینەوە لە بەردەسابووای یەک بە یەک ئاماشەم بەو هەموو لایەنانی کە پرسیارەی لێکرد بکردای بمتایە بەڵێ ئەمە وایە بەڵێ ئەوە وانە نەخێر بە هیچ جۆرێ نەماوەتەوە خەڵکی هەڵەبجە دڵنیا بن کە ئەسەر و کاریگەری ئەم مادە کیمیانەی کە 88 بەکار هاتوون ئێستا نەماونەتەوە حەزمە کرد زۆر ئەوە بڵێم بەڵام ئێستا خەڵکەکە لە نادڵیایی ئەژی ینی زۆر جاری شتەکان تۆزێ سەر لێ شێوایی دروستەکە ئازانی ینی جاری وا هەیە کەسێک نەخۆشیێکی
یان مناڵێکی مشەوە هەیە بێ یان نەخۆشیێکی سی هەیە یان چاوی کێشێکی هەیە لەو سەردەما هەبووە لە تەمەنی ئێمە بۆ لەو سەردەما هەبووە ینی دێ دەڵێ من بەرکەوتەی کیمیاییم دەی هۆکارێکی ترە وای لێ کردووە ینی هۆکارێکی ترە ئەمە وای لێ کردووە تووشی تەنگە نەفەسی بووە تووشی حاڵەتێک بووە بەڵام لەبەرەوەی شتەکە ڕوون نییە لای ئەڵێ من مادام ئەو کاتە بووم کەواتە احتیمالە هۆکارەکەی ئەوە بوو بێ منیش ئەڵێم احتیمالە بەڵام توێژینەوە ئەبێت تا ڕادێک خەڵک دڵنیا کاتەوە بڵێ کاریگەرێکی ماوەیان نەماوە حکوومەت تا ڕادەیەک لە مەسعەیە هاتووە ناڵێم نەهاتووە بەڵام پێویستی بەوە هەیە کە بەردەوام نەخۆشخانە چارەسەری بەرکەوتوانی چێکی کیمیایی پێویستی بە چارەسەری نوێ هەیە پێویستی بە جیازی نوێ هەیە لەبەر ئەوەی لە خۆی بتەوێنێتەوە لە هاڵەبجە ئەو خەڵکی کە لە هاڵەبجە ژیاوە هەر ئەوانەی ناکە بەرکەوتن ئەوانەی تریش ینی ڕۆژانە سەردانەکەن بۆ ئێرە تا ئێستا کاریگەریەکە ڕۆژانە زیاتر ئەبێت و ئێستا درکی پێەکەن ڕۆژانە خەڵک یێت بۆ ئێرەکە بای تەندروستی خراپتر بووە لە دوای کیمیایەکەوە لەبەرەوە پێویستە حکوومەت بە بەردەوامی چاوی لەم نەخۆشخانەیە بێت پێویستە بودجەی تایبەت بۆ نەخۆشخانەیە دابین بکات پێویستە ئامێری تایبەت بۆ ئەم نەخۆشخانەیە دابین بکات ئەوە پێویستە ستافی پزیشکی تایبەت بۆ نەخۆشخانە چارەسەری بەرکەوتوانی کیمیایی دابین بکات لەبەر ئەوەی کە بەرکەوتەکان بەڕاستی پێویستیانە کە بە بەردەوامی لێرە چارەسەرەکان وەرگ لە برۆی نەخۆش بنینە دەڕێ وڵات ئەتوانین لێرە ئێمە چارەسەرەکان بۆ نەخۆشەکان دابین بکەین. زانکۆی هەڵەبجە شانی داوەتە بەرباری ئەرشیف و کۆکردنەوەی بەڵگەنامەکانی بیسترا و بینرا و خوێندرا و بەشێکی بۆ تەرخان کردووە ئەوان لە هەوڵدان دۆکیۆمنتەکانی دەرەوەی کوردستان پەیدا بکەن و بیهێننەوە تا کەڵکی لێوەربگرن. ئێمە دوو جار سەردانی ئێرانمان کردووە لە ڕاستیا بۆ مەبەستە و لەگەڵ چەند دەستگای ئەرشیفی ئێرانیە یاداشتی لێگەیشتنمان هەیە چوینەتە لایەن لەگەڵ بەشێکی زۆر لەو وێنەگرانەی کە کیمیابارانی هەڵەبجەیان وێنەگرتووە لە 16 سێ و ڕۆژەکانی دواتر چوینەتە لایەن قسەمان لەگەڵا کردوون و ژمارەی زۆر لە وێنە و لە ڤیددیۆ و لە دیکۆمنتمان کتێب و ئەوانەمان دەستکەوتووە هەندێ وێنە و ڤیددیۆمان دەستکەوتەوە کە تاکو ئێستا بڵاو نەبووەوە لە هیچ کەناڵێکی ڕاگەاندن لە ئێمە پارێزراوە وەرەڕەنگە لە داهاتووە بە جۆرێک لە جۆرەکان لە سایتەکەمان ئابڵای بکەینەوە و پەیوەندیمان هەیە لەگەڵ هەندێک وڵاتی تری شاوەخەرێکی پەیوەندین لەگەڵ هەندێک لە وڵاتانەی کە دام و دەستگای تایبەتیان هەیە بە ئەرشیفکردن و ئومێد دەکەین بتوانین ئەوەی کە لە تموحی ئەمایە لە چوارچێ ئەو پرۆژەیە بەدی بهێنین.